زانیاری فەرمی لەسەر موچەی هەرێم بڵاوکرایەوە. بانکەکان تا 12 شەو کراون و دابەشکردنی موچە ڕاناوەستێت. بە تۆمەتی دزینی 170 سەرمەڕ 2 تۆمەتبار دەستگیرکران. سڵاوتان لەبێ سومەیەم لە تیوارۆستی هەواڵتان پێشکەشەکەم. سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەتوانی ڕایگەیاندگرفتی موچە چارەسەر کراوە و کێشە نییە. سەرۆکی لیژنەی دارایی ڕاشیگەیان کێشەی نەختینەی پارەی موچە نەماوە. دڵنیاییشی دا لەوەی موچەی سەرجەم فەرمانبەرانی عێراق چارەسەر بووە بە موچەی هەرێمیشەوە. لە سلێمانی و گەرمیان چەند ناوچەیەکی تری سنوورەکە دابەشکردنی موچەی خانەنشینی سەربازیش ڕاگیرە. خانەنشینی سەربازی دەڵێن پێیان وتراوە شەو موچەکانیان دابەش دەکەن. سەرچاوێکیش لە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیان تا کاتژمێر 12 شەو بانکەکان کراون و ئەمڕۆ سەرجەم ئەو شوێنانەی لە خشتەی موچە ڕاگەیاندراون موچەکانیان وەردەگرن. بە تۆمەتی دزینی 170 سەر ئاژاڵ مەفرەزەکانی نووسینگەی نەهێشتنی تاوانی دوکان 2 تۆمەتباریان دەستگیر کرد. بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی ڕایگەیاند دوای ئەوەی هاوڵاتیەک سکاڵای تۆمار کرد کە 170 سەرمەڕی لێ دزراوە دەست بە جێهێزەکانی پۆلیس لێکۆڵینەوەکانیان دەست پێکرد و پاش گەیشتنە ئەنجامی لێکۆڵینەوەکان و وەرگرتنی بڕیاری بەڕێزدا دووەر توانرا ئاژەڵەکان لە سنووری قەزای چەمچەماڵ بە هاوکاری ئاسایشی چەمچەماڵ بدۆزرێنەوە. هەروەها لەلایەن مەفرەزەکانی نووسینگەی نەهێشتنی تاوانی دوکانەوە 2 تۆمەتبار دەستگیرکران و لە بەردەم دادوەری لێکۆڵینەوەدا دانیان بەو تاوانەکەیاندا ناوە. هەروەها ئاژەڵەکان ڕادەستی خاوەنەکەی کرایەوە. لە کاتی دەستگیرکردنی تۆمەتبارەکاندا دەستیش گیرا بەسەر ئۆتۆمبیلەکەیدا کە بە تۆمەتباران بووە. 3 هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.